الله أكبر الله أكبر الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. القارعة ما القارعة وما أدراك ما القارعة يوم يكون الناس كالفراش المبثوث. بسم الله الرحمن الرحيم. ألهاكم التكاثر حتى زرتم المقابر كلا سوف تعلمون. الله. وقد ربط الله تعالى الأعياد في الإسلام بالفرائض الكبرى. ربط عيد الفطر بفريضة الصيام، وربط عيد الأضحى بفريضة الحج. العيد مبادرة بالتهنئة وإحياء المودة. العيد مظهر من مظاهر وحدة الأمة الإسلامية، تذوب فيه الفوارق، تتلاشى عصبية العروق، فالغني والفقير يهتفان بلسان واحد: الله أكبر الله أكبر الله أكبر. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئیماندارانی بەڕێز و خۆشەویست، برایان و خوشکانی محتەرەم، سڵاو و ڕەحمەتی خوای گەورە لە هەموو لایەکتان بێت. جەژنی قوربان لە هەموو لایەکمان پیرۆز بێ. پیرۆز بێ لە ئومەتی ئیسلامی بەگشتی، لە موسڵمانانی کوردستان و لێوەی خۆشەویست بە تایبەتی. خوای گەورە موبارەکی کە حەجی حاجیانی ماڵی خوای قبول بفەرمێ. نوێژە فەرزەکان دانراون تا ڕۆژانەیەک دی ببینین. جومعە دانراوە هەفتانەیەک دی ببینین. جەژنەکانیش دانراون بۆی باشتر و چاکتر ئاڵوگۆڕی ئەو خۆشەویستیە بکەین. ئەمەش ئەبێتە بەردی بەناغی دینداری ئێمە. ئەمەی کە پێوترێ جەژنی قوربان هەر کەلیمەکە لە خۆیان معنایەکی زۆر گەورەی هەڵگرتووە. قوربان یانی قوربانیدان، یانی کەسێک هەستاوە خۆشەویستترین شتی خۆی، باشترین شتی خۆی، خالصترین پیتاکی خۆی بەخشیوێتی بەم خوای گەورە جەلە جەلالوه. ڕەمزی ئەم قوربانیە ئیبراهیم بووە، سەلامی خوای گەورەی لەسەر بێت. خوای گەورە فەرمانی پێکرد ئادەی تا ئێستا لە ئیمتیحانی زۆر دەرچووی، لە فلتەری زۆر نەجاتت بووە، ئیمتیحانێکی ترت ماوە، ئەمانەوێ کوڕەکەت بکەی بە قوربانی لە پێناوی خوا. یوسف سەلامی خوای لێبێ قوربانیەکەی ئەو تەمەنە جوانەی و بەخشی بە خوای گەورە تووشی گوناهی نەکرد. قوربانیدان ئیشێکی زۆر ئاسان نییە. هەموو ئینسانێک لە قوربانیدانە دەرەکەوێت. ئیمانی هەر یەکێک لە ئێمە لە قوربانیدانە دەرەکەوێت. لە قورئانی پیرۆزە خوای گەورە کە باسی جوانی ئەو دیمەنەمان بووەکە کە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو بڕیارە جێبەجێ ئەکا و تەسلیمە بێ. فلما أسلما وتله للجبين. ویستی فەرمانەکەت جێبەجێ بکە، خوای گەورە فەرمووی دەزەڵگرە. ئەو بڕیارەی کە دامان، ئەو بەڵێنەی کە دامان دەزەڵگرە
تۆ بە پاداشتێکی گەورە پاداشت بدەینەوە پاداشتی دایەوە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خۆی لێبێ لە یەکێک لە جەنگەکان هەموو ماڵەکەی دەهێنێ جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ خی گەورە مبارەکی دا لە من و لە بەڕێستان و لە هەموو مسلمانانی سەرزەوی العالمین حاجیانی ماڵی خوا قبوڵ کەی لە گوناهەکانیان خۆش بی عیبادەتەکانیان بە چەند قات لێوەرگری یا رب العالمین کە دیاریەکی جوانن ناو منداڵەکانی ئەو مزگەوتە و لە بریەوە دوعای خێریان بۆ بکەم ئەوەی کە دڵی مناڵەکانیان خۆش کرد خی لە دڵی ئەوانیش خۆش کات